چەند ڕۆژێکە لەگەڵ ئازار و نەهامەتی ئاوارەکانی دووسخورمات و دەژیم. پەرۆشیان بۆ گەڕانەوە بۆ زێدی خۆیان و دوو دڵیان لە نێوان گەڕانەوە و مانەوەیان لە ژیانێکی ئاوارەییدا ناچاری کردم ڕێگەی هات و نەهاتی دووسخورمات و بگرمە بەر. ڕێگەیەک ڕوە و ڕۆژاوا بەناو دەشتی عەرعەر کە هێشتا دەنگی ژن و منداڵیان فالکرا و تیدا دەزرنگێتەوە. سنگی کردووەتە هەڵگری غەمەکانی نیشتیمان. لەگەڵ نزیک بوونەوە لە دووز بەرەبەرە چارەنووسی خۆم و هاوڕێکانیشم دەدایە دەستی قەدەر. ئاخر نەمدەزانی ئەوەی کوردی لە زێدی خۆی ئاوارە کردووە دەبێت چۆن دەرگاش بۆ ڕۆژنامەنووسێکی کورد بکاتەوە. چاوی کامێراکەم لەسەر ڕێگا بوو. ناوە ناوە لە ترسی بازگەکانی حەشتی شعبی و پۆلیسی ناوەندی کامێراکەمان دەشاردەوە. هەرچۆنێک بێت گەشتمە ناو دووز و بە کۆت و بەندکراوەیی توانیم بگەمە ناو گەڕەکە کوردیەکان. ئەویش لە ژێر چاودێری چەکدارانی حەشتی شعبی. بۆنی دووکەڵ و سوتاوی بازاڕەکانی داپۆشی بوو وەک نووسینە جیاوازەکانی سەر دیواری ماڵە کوردەکان. لە ناو بازار تاوێک دووکانی تاڵانکرا و تاوێک دووکانی سوتاوم دەبینی، بەڵام چاو و چەکی چەکداران چاوی کامێرەکەمیان بەستە بوو. سڵاوتان لێبێ بینەرانی عزیز. چەند ڕۆژێکە لە ناو ئاوارەکانی دووسخورمات و ناوچەکانی دەوروبەریدا دێم و دەڕۆم، گوێ لە خەم و ئازارەکانیان دەگرم. ئەوەی کە ئەوانی لە دڵ ڕاوکێدا هێشتووەتەوە ئەوەیە نازانن ئاخۆم بیر لەوە بکەنەوە چۆن ئەو شوێنی کە ئێستا تێیدا ئاوارە بوون شوێنی خۆیان تەرتیب بکەن و تێدا دانیشن بە دابینکردنەوە پێداویستیانەی کە ئێستا بە تایبەتی بۆ ئەم وەرزی سەرماسۆڵەی پێویستیانە، یان ئایا چاوەڕێی گەڕانەوە بکەن بۆ ناوماڵی حاڵی خۆیان. هەتا ئێستا بەرپرسانی حکومی لە بەغدا نە بەرپرسانی حکومی لە هەرێم هیچ کەس ئەم ئاوارانەی لە ناوم دڵ ڕاوکێدا دەرنێهێناوە. بۆیە من بڕیارمدا ڕێگەی دووسخورمات و بگرمە بەر و بگەمە لای بەرپرسانی ئەو شارە بۆی کە خەم و ئازارەکانی ئاوارەکان بگەێنمەوە بێ و بزانم ئایا ئەوان پرۆژە و پلانیان چی هەیە بۆ گەڕانەوەی ئاوارەکان. لەگەڵم وەرن ئەچمە ناو دووزەوە. من ئێستا لە گەڕێکی جمهوری لە ناو قەزای دووسخورماتوم، دیارە نزیکم لە بازاری هەڵوێستەوە. هەندێک جار دەبینم هەندێک لە خێزانە کوردیەکان لێرە گەڕاونەتەوە یا هەندێکیان هەر دەرنەچوون. ئێستا ئەم پیاوە لێرە ئێمەوێ زیاتر لەگەڵ ئەم پیاوەیە قسە بکەم بزانم ئەم بە خێزان و بە مناڵەکانیەوە هاتووەتەوە یان چاوەڕێی چییە؟ کاکە سڵاو لێبێت. بۆچی هاتوویتەوە ناو؟ وەڵڵا هەر حەزەکەین سەردانی ماڵ و کەسوکارەکانمان بکەین بزانین کێ گەڕاو کێ نەگەڕاوە ئێمەش پێ خۆشحاڵی بگەڕین و حەزەکەین بگەڕین و ئێمەش لە ئیجار دانیشتوانی لە ڕەزالەتە ناخۆش. هێشتا ینی بە ماڵ و منداڵەوە نەگەڕاوی؟ وەڵڵا مناڵەکان برێکیان هێناوە بەس حەزەکەم باشتر بێ وەزعەکە باشتر بێ گەڕێنەوە هەمووان نەگەڕن. زۆر باشە. هێشتا لێرە ئەوەندە دڵنیایی دراوەتە خەڵکی کورد کە ڕای کردووە بگەڕێتەوە دڵنیاییتان پێدراوە بایەوە؟ وەڵڵا کەس هیچی نەکردووە لێمە. چاوەڕێی چی؟ دڵنیایی ئەوەی من نەداوە تا بگەڕینەوە. يعني شتێک قراری شتێک بدەن بۆی خەڵکەکە بگەڕێتەوە. ئەم قەرارە کێ بیدا بۆتان؟ وەڵڵاهی ترەوەی بەرپرسەکان حکوومەتەکان. ئەوەندەی کە هاتوویتە ناو دووزەوە بای ئەوەندە ئەمان هەیە کە بۆ نمونە بگەڕێتەوە؟ وەڵڵا ئەمان الحەمدوللا هاتیمە سوورە خۆیان گەڕێن کەس هیچ پرسیارێکی لەماندا نەبوو کەس باشە الحەمدوللا. هێشتا خەڵک نەگەڕێەوە، خەڵک کەم گەڕێەوە، کەم کەس گەڕێەوە، قەڵەقلە ماڵ گەڕێەوە کەمی بەکەمی خەڵکە گەڕێتەوە. کاکە سڵاو لێبێت. بەخێر بێ بگورانی وەڕۆی و منتەقەم بەخێر بێ مان دێم. چەندێکە لێری کە چەندێکە گەڕاویتەوە تۆ هەرڕات ئەساسا؟ هەر یەکەم ڕۆژ دەرچوومان عەسرەکەی گەڕیاینەوە. چۆن گەڕایتەوە؟ وەڵڵا گەڕیاینەوە تان هیچ نییە و هاتینە ژێرەوە کەس لاقەیمانە نەکرد، کەس دەنگی لەگەڵمان نەکرد. جگەل لەو ڕۆژی یەکەمەیە کە بۆنمونە ئاڵۆزیێک لە ناو شارە هەبوو دوایەوە ئاڵۆزی دروست بووە دوایەوە دەست براوە بۆ ماڵ و دوکانی خەڵک. والله ئێمە نەماندی بەس ئێمە کە گەیمانە سێرمان کرد ئەم جۆرەیە. ئێمە لەو ڕۆژە لەیرین کەس ناومان نەهاوردە ئەم ئەسکەرەکان ئەسوڕێتەوە لە ئێرانە سەربازەکان خۆیان ئەڵێن بڵێن بە جەماعەتان با بگەڕێتەوە ئێمە ئاسانکاریتان بۆ ئەکەین
ئاساییتان بۆ ئەکەین تا خەڵکەکە بگەڕێتەوە بۆ ماڵ خۆی و گەڕیاینەوە من هەم لە دەوام خۆم و کولی ڕۆژ ئەچوم و تێمەوە کەس دەنگی لەگەڵمان نەکردووە. کەواتە پێت باشە خەڵکی تریژ ئێستا بگەڕێتەوە یا ئیتمینانێکی زۆرتریان بن. حەزەکەی خەڵکەکە بگەڕێت و ئێمەش تەیناین لێرە و یعنی زۆر تەیناین. یعنی ئێستا بێتاقەت بووی لەوەی کە دەوروبەرەکە چۆڵ بووە؟ ئەرێ وەڵڵاهی زۆر بێتاقەتین یعنی حەقیقەت ئەوها نابێ ئەگەر خەڵکەکە نەگەڕێتە مەش ناتوانین معیشەت بکەین. دراوسەکانە تەلەفۆنت بۆکەنەوەی کڕێ؟ بەڵێ تەلەفۆنەکەن ئەڵێن چۆن ئەڵێن زۆر باشە بگەڕێنەوە ئەڵێن ئەمڕۆ بەیانی قسمێکی لەگەڕێت سەردا لە ماڵ خۆی وەگەڕێتە جاوە. ئێستا من هەندێک گەڕام زۆر چۆڵە کەس بۆ نمونە شەوانە خەڵکێکی با بڵێنەوەی کە تاڵانیەکەن یان دزی دەکەن ئەتوانن بە ئاسانی بێن ئەم کارانە بکەن والله هێزی ئەمنی هەیە بەڵام ئێمە چونە ژیرەوە فقط هەیە ئەسوڕێتەوە نازانێتتر دۆستە دشمنە نازانی والله حەزەکەین یعنی ئاسانکاری بکرێت بۆ مەخلوقە بگەڕێتەوە جاوە لە دوو لایەوە هەتاکۆ ئینسان ئیسفادە بکە ئینسان یعنی مرۆڤ ناتوانێت بە تەینا خۆی بژێت ئەبێ مەخلوق لەگەڵ هێبێ. هەموو ئەو ژن و منداڵانەی کە ڕۆژانە داهاتنە ناو شەقام و کۆڵانەکانەوە منداڵەکان لێرە یاریان دەکرد و ژنانیش بۆ خۆیان لێرە دادەنیشن و قسە و دەردەڵی ڕۆژانەیان بۆ یەکتر دەکرد. دەمێکە ئێستا ئێرە چۆڵەوانیە ئەوانیش دەمێکە دەردڵەکانیان لە ناو ناوچەکانی داودە و لە گوند و لادەکانی و دەشتایەکانی ئەوێدا بۆ یەکتری باسی دەکەن. ئاواتە خوازن کەی بێ جارێکتر بگەڕێنەوە ناو کۆڵان و بەرماڵەکانی خۆیان کەی بێ جارێکتر بگەڕێنەوە ژنان بەرماڵی خۆیان بشۆن و منداڵانیش لە ناو کۆڵانەکانە بۆ خۆیان یاری بکەن. زۆر دەگەڕێم و زۆر گەڕاوم بە ناو کۆڵانەکانە چۆڵەوانیەکی زۆریان پێوە دیارە. کۆڵانەکان لێرە بێناس کەوتوون هەمووان چاوەڕێی جارێکی تر ئاوەدانی کۆڵانەکان دەکەنەوە. لێرە ئاڵای ڕەش و سپی و جۆرا و جۆرەکان بە هەوای دووس دەشەکێنەوە جگە لە ئاڵای کورد نەبێت. وەک بڵێ ئەم شارە هیچ ڕەمزێکی کوردی تێدا نییە. ئەوان باڵەکانیان بۆن و ڕەنگی کوردیان داپۆشیوە. دنیایەک پرسیارم هەبوو بۆ بەرپرسانی شارەکە بەڵام هیچ بەرپرسێکی داریم دەست نەکەوت. لە دوای ئۆتۆمبیلی سەربازی چەکدارەکانەوە گەشتمە گەڕەکە تورکمانەکان تا بتوانم بەرپرسێکی ئەمنی بدوێنم بەڵام لەوێش هیچم دەست نەکەوت. پێکەوە ژیانی تورکمان و کورد و عەرەب لەناو کۆڵانەکانە تەنها لە نێوان گەورەکانە نییە هەم پەیوەندی هەر لە سەرەتاوە لەناو منداڵەکانی شا دروستە بێت. منداڵێکی کورد فێری زمانی تورکمانی و عەرەبیش دەبێت. عەرەبەکە بە هەمان شێواز فێری تورکمانی و کوردی دەبێت و تورکمانەکەش بە هەمان شێواز. ئێستا ئەمانە تەنها منداڵە کوردەکانیان لێ دوورە خۆیان بۆ خۆیان ئێستا تورکمان و عەرەبەکان لە کۆڵانەکانە یاری دەکەن بەڵام منداڵە کوردەکان بێبەشن لەگەڵیانە. ئەمە عەرەبە خۆی بەڵام لەبەرەوەی کە پەیوەندی هەبووە لەگەڵ منداڵە کوردەکاندا فێری کوردی بووە ئەمێ قسەی لەگەڵا بکەم. چۆنی کاکە باشی؟ سپاس دەکەم. تۆ ڕەفیقی کوردیت هەبوو هاوڕێی کوردی لێرە ئێستا لەکوێن؟ ڕۆیان. بۆ کوێ ڕۆی؟ هەر سولەیمانی. ینی ئاوارە بوون؟ لێرەوە چی ئەڵێ بە ڕەفیقەکەی خۆت؟ ئەوەی کە هاوڕێکت کە ئاوارە بۆ ڕۆشتووە چی پێڵێ؟ ئەگەر ئێستا گوێ لێت بێت چی پێڵێ؟ ئینشاءڵڵا تێتەوە بۆ ئێرە؟ کاتێککە مناڵە کوردەکان لێرە ڕۆشتوون ئێوەش تەنها ماونەتەوە؟ حەزەکەن بگەڕێنەوە؟ زۆر باشە. چی ئەڵێ بۆی کە حەزەکەی ڕۆژە زووتر بگەڕێنەوە؟ حەزەکەم وەڵا. حەزەکەی؟ پێکەوە یاریتان دەکرد؟ تەڵەن پێکەوە شەڕیشتان نەکرد؟ ئاشتیش دەبوونەوە؟ زۆر باشە دەستەکانت خۆشمە. بۆ ئاتێک کە هەرچی زووترە منداڵە کوردەکانیش بگەڕێنەوە ناو هاوڕەکانی خۆیان و لێرەشەوە بگەڕێنەوە ناو قوتابخانە و ماڵ و مەزڵی خۆیاندا. ئێستا دەمەوێت ئەم قسانە هەمووی ببەمەوە بۆ لای بەرپرسێکی ئەم شارە. ئایا لە بەرپرسی ئەمنی بێ یا بەرپرسی ئیداری بۆیە لەگەڵم وەرن دەچم لەگەڵەوانیشا قسە دەکەین بزانین چی بکرێ بۆی کە کوردەکان بگەڕێنەوە ناو ماڵ و مەزڵی خۆیان و دۆخی دووس خوڕمات و هێور ببێتەوە. بینەرانی عزیز من ئێستا لە ناو ناحێز نانێم لێرە دەمەوێت سەردانی قایمقامی دووس خوڕمات و بکەم بەڕێز کاکشەل و دیارە ئەو جەنابیان لێرێ مەوێت زیاتر قسە لەگەڵەوە بکەم لەسەر دۆخی یا داهاتووی دۆخ لە ناو دووس خوڕمات و داوە داهاتوو چارەنووسی ئەو ئاوەرانەی کە لە ناو دووس خوڕمات و هەڵاتوون لەگەڵ زیاتر قساکەم لەگەڵ مەگەر بێنەوەرەوە. کاکشەل سڵاو لێبێت.
توصلني باش يا سلامتك ممنونم كاش الله سبارت با دوزي يعني دوسي دوز خرماتو روبك شويه دروا من لنا دوز خرماتو بم هندي كم تازورك لنا دوخي دوز خرماتو تيگەیشتوم هەستا کەم دوای 16 ئۆکتۆبەر تا ئێستا هیچ قسێک لەسەر دوز ڕێمێ نەکرا بێت یا هیچ ئەنجامێکی نەبوو بێت ئەگەر لەیان لێرەوە دەست پێ بکەین چارنووسیە ماوەڕانی کێسە لە دوز هەڵاتوم بەرەو کوێ دەڕوات سەرەتا بەخێر بن ئەمێ باس لەو بکەم کە ڕاگەیاندن بە کشتی لە ڕاستیە ئێمە وەکو خەڵکی شاری خورمات و گلەیەکی تەواومان هەیە لەسەر ئاستی ئەو کارەساتە گەورە لەسەر ئاستی ئەو جینۆسایدی کە لە خورماتوە کراوە کە زیاتر نزیکەی سەروی 50,000 خەڵک ئاوارە بووە کەوتنتە ئەم مینانە ڕاگەیاندنەکان حکوومەتی هەرێم سەرکردایەتی کورد لە ئاستی ئەو فایلە بەڕاستی زۆر کەم تەرخەم بوونە بۆیە لە ئێستادا خورمات و خۆتان نەزانن دوا بە دوای شانزەیدا خەڵکێکی زۆر ئاوارە بووە و کورد بە تەواوەتی شارەکەی بەجێ هێشتووە سەر و ماڵی کورد هەمووی کەوتۆتە ژێر هەڕەشەوە بەدەیان خان و تەقێنراوەتەوە بە سەدان خان و سوتێنراوە تاڵان کراوە وا نزیکەی سەروی 8,000 خێزان دەربەدەر و ئاوارەی ئەم بنارە بوون ئێستا کە خۆتزانانی ئێمە لە گوندی زنانین خەڵکی زۆر تا ئێستاکەش لە بندارەکان ئەژێ لێراکە و لێراکە ماڵەکان و قوتابخانەکان بنکەی تەندروستیەکان یاری بنکەیەک وەر قوتابخانەی 5-6 ماڵی تایە خەڵک وەزعێکی زۆر خراپە ئەژێت و پێویستی بەو پەڕی کۆمەک و بەو پەڕی ئاگدارکردنەوەیەوە ئەبێ لە زووترین کاتە حکوومەتی هەرێم خەمی ئەم ئاوارانە بخوا باش نزیک بە 15 ڕۆژە خەمی نەخواردو ئەوەی کە من 3 ڕۆژە لەگەڵ ئاوارەکانم خەریکی ئامادەکردنی بەرنامە بووم ئەوەی کە هاوکاری ئاوارەکان دەکا خەڵکی ناوچەکە و ڕێکخراوە خێرخوازیەکانن یەک دوو جارێکیش دیارە ئاوازارەتی کۆچبرانی عراقی هاتوتە ناوچەکە بەڵام بۆچی حکوومەتی هەرێم ئاوەڕیان لێ ناداتەوە بەڕاستی خۆی کێشەکە ئێمە لەوەیە تا ئێستا کە فعلنەوەی کە کرابێ بۆیان خەڵکی خۆبەخش و لە هەمان کاتدا وەزارەتی کۆچ و کۆچبەران جەنابی وەزیر خۆی سەردانی کردووە وەزیری پێشمەرگەی سەردانی ئێرەی کردووە و ئێمەش بە بەردەوام لەگەڵیان نەبووینە بەڵام پێویست بووە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەم ئەرکە هەڵسێت بێدەنگە و چاوەڕوانێتی ڕێکخراو بە سەدەقە و بەوە بیانژێنێت ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەیەکی بێ لێرەکە شارێک کاول کراوە شارێک وێران کراوە شارێک خەڵکەکەی دەربەدەر کراوە نابێت ئەوە بێدەنگ بێت ئەبێت دیراسەتی بۆ ئەم مەزعە هەبێ و حەلیە چارەسەری هەبێت چکە بەڕاستی لە ئێستادا تا ئێستاکەش ئەمڕۆژ باشە لە ڕۆژانی داهاتووە سەرماوسۆڵەیەکی زۆر هەیە و خەڵکەکەوتە ناڕەحەتێکی زۆرەوە ناتوانێت بەم شێوە بژێکە ئێستاکە لێژێ و دڵنیام خەڵک ڕوبەڕووی کێشەی زۆر گەورە ئەبێتەوە لە سنوورەکە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستی نەبێ و چارەسەرێکی گونجاوی نەبێ بۆ حاڵی ئاوارەکانی خورماتوو بە دڵنیاییەوە ئێمە لەوەیەک حکوومەتی هەرێمی کوردستان پلانی هەبوایە بۆ گەڕانەوە بۆ ناوچە دابڕاوەکان بەڵام ئەگەر ڕیفراندۆم پرسی ڕیفراندۆم نەبوایە ئێمە با بڵێن شێوازی هاتنەوەکەیان یان با بڵێن تەعاملی نێودەوڵەتی و دەوڵەتانی ئەقلیمی بەو شێوە نابوو کە ئێستاکە لەسەر پرسی ڕفراندۆم خۆتانزانی کەوتە کێشەکە بۆ کێشەیەکی با بڵێن ئەقلیمی بۆ کێشەیەکی دووەلی و تا ڕادێک بۆ کێشێکی شخصیش ینی بەستیان بەچەند سەرکردێکەوە کە بێ دووریش کەون لە وەسەب بەڵام بەداخەوە ئەڵێم کە حکوومەتی هەرێم و سەرکردایەتی کورد بەڕاستی لەو بڕیار موافق نەبوون و دنیا هاتە سەرخەت کە ئەوە ئەرزیەتی تەواوی نییە کە ئەو مقاومەتی تەواوی نییە و کات داوایان کە لەسەر ئاستێکی بەڵە بۆ ساڵێک تەجیل بکات بەداخەوە بەڵێ ئێمە باجی سەرێکی ڕیفراندۆم یەکێکە لەو خاڵانی کە ئەم باجی ئەمڕۆی کە بەسەر خورمات و ناوچە کێشەکان کێش لە سەرەکانەوەتەوە.